ئەمڕۆ بۆ منداڵان نەهات بوو حاڵەتێکی کۆلێراش تۆمار کرا لە هەولێریش هێزە ئەمنیەکان بە دوای کەسێکدا دەگەڕێن داریشکاندووە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ بۆ منداڵان نەهات بوو ڕووداوەکانی هاتوچۆ ڕوبەڕوویان بووە و تەنیا لە ماوەی 3 کاتژمێردا 3 منداڵ گیانیان لەدەستدا. یەکەمین منداڵ لە سنووری قەزای خەلیفان بوو بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ کە پێکادان بوو جگە لە گیان لەدەستدانی منداڵەکە سوار کەسیش بریندار بوون. ڕووداوی دووەمیش لە چەمی ڕێزان بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلێکەوە بوو بەهۆی بە دوو منداڵ گیانیان لەدەستدا. سەلام کەریم بەڕێوەبەری نەخۆشخانەی حازیتان بە 1964 وێت. ڕووداوەکە پێشنی بەڕۆی ئەمڕۆ بووە لە شاخی گەڕەدێ و وەنەوشەیەک کە بەرەو خوار لە ڕێگا کە ئەڕۆیشت لە بۆش هاتۆتە خوارەوە و بەرەو چەمی ڕێزان لە دەستی وەرگرتووە وەنەوشەکە وەرگەڕاوە و تیشی لە ڕووداوەکە کچێکی تەمەن 6 ساڵ و کوڕێکی تەمەن 9 ساڵان گیانیان لەدەستداوە. 3 کەسی دیکەش بریندار بوون و سەرجەمیان ئەندامی یەکخێزانن. لە هەرێمی کوردستان حاڵەتێکی دیکەی نەخۆشی کۆلێرا لە گەرمیان تۆمار کرا کە ژنێکی تەمەن 70 ساڵە و دانیشتووی قەزای کەلارە. بەم حاڵەتەوە توش بوون بەم نەخۆشیە لە سنووری گەرمیان دەبێتە سێمین حاڵەت کە هەرسێکیان ژنن. کامران محەممەد بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی گەرمیان بە 1964 وێت ژنێکی دیکە لە گەرمیان تووشی کۆلێرا بووە بەڵام دۆخی تەندروستی جێگیرەوتیشی نازانی نەمشنە هەر لە کەلار توش بۆ یاخود لە شارێکی دیکەوە هاتۆتە کەلار و توش بووە دواتر گەڕاوەتەوە کەلار. ئاماژەی بۆش کرد پشکنینی دووەمیان بۆ نەخۆشەکە کردوتەوە دەرکەوتووە نەخۆشیەکەی تێپەڕاندووە و هیچ گرفتێکی نەماوە. لا هەولێر هێزە ئەمنیەکان بە دوای کەسێکدا دەگەڕێن دەڵێن تۆمەتبارە و چەندین داری چێندراوی لەسەر شەقامی سەرەکی هەولێر مووسڵ نزیک دادگای هەولێر شکاندووە. نازانن هۆکارەکەی چیە. ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارکەکانی هەولێر بە 1964 وێت ڕەنگە ئەو کەسەیە و کارەی کردووە ڕووی دەرونیەوە تەواو نەبێت دەنا کەس 15 دار لە سەر شەقامێکی سەرەکی ناشێنێت وتیشی هێزە ئەمنیەکانمان ئاگادار کردوتەوە لە کامیرای چاودێریەوە دەردەکەوێت کە کەسەکە بەو کارە هەڵساوە ئەوانیش بە دوایی دادەگەڕێن بەپێی گرتە ڤیددیۆی یەکەی کامێراکە کە لای هێزە ئەمنیەکانە دەرەکەوێت کەسەکە بە ئەنقەست ئەو کارە ئەکات ئەگەر دەستگیر بکرێت لێپرسینەوەی یاسایی لەگەڵەکەن. لا سنووری ناحیەی سمێلانی سەر بە قەزای چۆمان ژمارەی ئاژەڵی چێوی لە زیادبووندایە و لە ناو ئاوەدانیەکانی شەبیندرێن هەرچەندە بەڕێوەبەری ناحیە نازانێت هۆکاری ئەو زۆربوونەوەیان چییە بەڵام بە دانیشتوانەکەی وتوە ئاگادار بن ڕاوکردنیان هێڵی سوورە. ئاژەڵەکان زیاتر بزنە شێوین لە هەندێک گوندی ئەم ناوچەیەش بەراز بە شێوێکی کۆمەڵە بینرێن. شاخەوان حوسێن بەڕێوەبەری ناحیەی سمێلان بە 1964 ڕاگەیان هەر کەسێک هەوڵی گرتن یاخود کوشتنی ئەو ئاژەڵە چێویانە بداتە پێکاری توندی یاساییان بەرامبەر ئەگیرێتە بەرەو لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێن و سزا ئەدرێن. وتیشی پۆلیسمان ڕاستپاردووە چاودێری توندی دۆخی ئەو ئاژەڵانە بکات هیوادارین هاوڵاتیانیش هاوکاریان بکەن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.